بەپێی زانیاریەکان لە ساڵی 2011 حکوومەتی هەرێم بڕیاریدا بە بەهای 93 ملیار و 619 ملیۆن دینار پرۆژەی دروستکردنی 45 قوتابخانە لە پارێزگای سلێمانیدا جێبەجێ بکات. بەڵام هیچ کام لەو قوتابخانانە تەواو نەکراون و چارەنووسی ئەو بڕە پارە تەرخانکراوەش تا ئێستا نادیارە. لەسەر کێشەی کەمی بینای قوتابخانەکان لە پارێزگای سلێمانیدا لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگا و بەشی بیناسازی و پلاندانانی پەروەردەی سلێمانی کۆبوونەوە و بڕیاریاندا لیژنەیەکی هاوبەش بۆ بەدواداچوونی کێشەکانی قوتابخانەکان پێک بهێنن. بە پێویستمان زانی کە ئەم لیژنەی پێک بهێنین و بە دوواداچوون بۆم کێشانە بکەین بێجگەر لەوەی کە ئێمە کێشەی بینای تەواو نەکراوی خوێندنگەکانمان هەیە بە کێشەی نەبوونی خوێندنگەی یەکە و سیتەکانمان هەیە کێشەیەکی ترمان هەیە کە کێشەی ئاوارەکانە لە سنووری پارێزگای سلێمانی. بەپێی خەمڵاندنی بەشی پلاندانان و بیناسازی پەروەردەی سلێمانی کارتی پەروەردە کەوتوتە قەیرانی کەمی بینای قوتابخانەوە. بەڕێوەبەری پلاندانانی پەروەردەی سلێمانیش دەڵێت لە ساڵی 2011ەوە حکوومەت هیچ قوتابخانەیەکی تەواو نەکردووە و بەشێکی زۆری قوتابخانەکانیش دوودەوامن. هەروەها هاتنی ئاوارەکانیش کێشەی کەمی بینای قوتابخانەی لە سنووری پارێزگای سلێمانیدا قوڵتر کردووەتەوە. وەبەرهێنانی پەروەردە 45 قوتابخانە خوێندنگا بەهۆی قەیرانی دارەوە کارکردن تیان دەوەستاوە. دیارە قوتابخانە خوێندنگای لەو شوێنانن کە سری دانیشتوانیان زۆرە و ئێمە حکوومەت وەکو پەروەردەی سلێمانی نەمانتوانێت قوتابخانەکان تەواو بکەین. ڕێژەی ڕاستەقینەی گوژمەی قوتابخانەکان بریتە لەوەی کە 15 قوتابخانەیان هەر سفرە هیچ قوتابخانەی دروست نەکراوە لە سەرەتادا و 13 قوتابخانەیان 150 تەواو بووە، 13 قوتابخانەی تریان 170 تەواو بووە، 4 قوتابخانەی تریان 180 تەواو بووە 120 ماوە. کۆی قوتابخانەکان کاتە 45 قوتابخانە. دیارە بە پار ساڵ بۆی بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف توانرا 6 قوتابخانە تەواو بکرێت کاوانی 180 ڕێژەکانیان تەواو بوو، بەڵام لەم ساڵدا نەمانتوانیوە هیچێک لە قوتابخانە تەواو بکەین بۆی قەیرانی داراییەوە. بەپێی بەدواداچوونەکانی لیژنەی پەروەردە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەنها خەزا و ناحیەکانی پارێزگاکە دووچاری گرفتی کەمی بینای قوتابخانە و باخچەی ساوایان نەبوونەتەوە، بەڵکو پرۆژەکانی نیشتەجێبوونیش هەمان کێشەیان هەیە. بەو پێیەوە بەرهێنەرەکان لە کۆی 33 قوتابخانە تەنیا 14 قوتابخانەیان لە پرۆژەکانیاندا بنیاد ناوە. ئەوەش بارگرانی لەسەر قوتابخانە حکوومیەکان دروست کردووە. بەماش دەگەینە ئەو ئەنجامەی کارتی پەروەردە لە لێواری شکستێکی قورسدایە. بەو پێی جگە لە بایکۆتی دەوام و خراپی پرۆگرامی خوێندن نەبوونی بینای قوتابخانە لامپەرێکی گەورەیە لە بەردەم پێشکەوتن و گەشەکردنی کارتی پەروەردەدا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.